ئەمڕۆ لە زانکۆی گیان فستیڤالێکی پراوپڕ لە چالاکیە جۆرا و جۆرەکانی سەرجەم بەشەکانی زانکۆی گیان فستیڤالێکی پاییزەیە کە سەرجەم بەشەکان تێدا بەشدارن بێگومان ئەمە دەست و ماندووبوونی سەرجەم خوێندکارانی زانکۆی گیان کە هەم بۆ دەخستنی توانای تاوی خوێندکارانە لە هەمان کاتە دۆزینەوەی بازاڕی کارە بۆ خوێندکارانی خۆشەویست بۆیی بتوانن هەم لە خودی زانکۆ دوجاریش کە زانکۆیان تاو کرد بتوانن ئەو توانایی کە هەیەە بەگەری بخەن و زیاتر بتوانن بازارێکی کاریش بۆ خۆیان فراهەم بکەن بێگومان بەشە زانستیەکانی زانکۆی گیان لێرە بە چالاکیە جۆرا و جۆرەکانیان توانیویانە بەشدار بن لە هەمان کاتا چەندین چالاکی تریش لە نێو خودی فستیڤالەکەدا زیاتر ڕەنگی داوەتەوە جا بۆ ئەوەی زیاتر زانیاری وەرگین لەسەر تەواوی کۆی چالاکیەکانی فستیڤالی پاییزە لە زانکۆی گیان کە بێگومان ئەم فستیڤالە نەکتەنیا خوێندکاران بەڵکو کۆمپانیاکانیش لێرە کۆمپانیای زانستە پزیشکیەکان و بازرگانەکانیش لێرن لەگەڵ تەواوی خوێندکارانە بۆی لینکێکی باش دروست بکەن لەم نێوەندەیە بۆ دۆزینەوەی بازارێکی باش بۆ خوێندکارانی خۆشەویست بۆ ئەمە بەسەرش ئەچمە لای میوانی سەرەکی پرۆگرامەکەم زۆر بەڕێز دکتۆر عەلی فەرەجم لەگەڵا بێت بەڕێزیان بەڕێوبەری تۆماری زانکۆی گیان بە شازێکی ڕاستەخۆ لەگەڵمانەیە دکتۆرگیان سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس ڕکتان کێشاوە زۆر سپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاس دکتۆرگیان با هەر لەوە دەست پێ بکەین فستیڤالی پاییزە لە زانکۆی گیان پێمان بڵێ فستیڤالەکە چی لە خۆ گرێ ئەو کۆشکانی کە لێرن چەند بەشداریان کردووە فستیڤالەکە خۆی لە ڕاستیە سەرجەم بەشەکانی زانکۆکەمان بەشداریان تیا کردووە سەرجەم خوێندکاران مەبەستمان پیشاندانی توانای خوێندکارانی زانکۆکە بووە بە دەرەوە و لەگەڵ دروستکردنی لینکێک پەیوەندیەک لەگەڵ بازاڕی کاری دەرەوە چکە هاوکاتم ڕۆ بەڕێستانی بینن ژمارەی زۆر کۆمپانیا بانگێش کراون هەندێک کۆمپانیا تەنان بە چالاکیش بەشداریان کردووە بۆی توانای خوێندکارەکانی ئەمە ببینن و لە ئایندەیە بتوان هەلی کاریان بۆ بڕەخسێنن وەجگەلەوەش ئێمە وەکو زانکۆ بە ئەرکی خۆمانمانزانیوە کە پشتیوانی ئەو گەنجانە بکەین ئەو کەسانە بکەین کە تازە بە کارێکی نوێت دەستیان پێکردووە بزنسێکی بچووکیانەیە وەکو دەستگیرۆیی یەکەمیان بێ بەرامبەر لە ناو کەمپی زانکۆ لە چالاکیەکە شوێنیان پێدراوە پشتیوانی کراون و بەشداریەکەن هەم بەرهەمەکانی خۆیان ئەفرۆشن هەم زیاتریش خۆیان ناسێنن کە ئەوەش چەند مەجالێکی جیاوازە کە ئیشان تیا کردووە کۆمپانیاکان دکتۆر عەلی پێم بڵێ ئەو چالاکیانەی کە هەیە چالاکیەکان چی و چییە بۆ بەرچاوڕۆنی ئێمە و تاوی بینەرانی خۆشەویستیش کە ئێستا تەماشای شاشە جوانەکەی کورسات بە سەرەتا ئەگەر بەوە دەست پێ بکەم هەروەکو شێوازی بەشداریکردن لە ناو فستیڤالەکە سەرەتا بەشی یاسا ئێمە شانۆیەکی تاوانی دروست کردووە لەگەڵ دادگایەکی گریمانەی هەیە لەم زانکۆیە کە فێرخوازان و خوێندکارانی بەشی یاسا هەمیشە وانەکانی تیا خوێندن و سوودی لێبینن پاشان بەشەکانی تر بەشەکانی زمان و بەشە تەکنۆلۆژیەکان و ئایتی و کارگەڕیوانە بە چەندین چالاکی مەجای خۆیان بەشداریان کردووە ئەوەی کە ڕۆڵێکی گەورەتری بینیوە ئەم بەشانن کە بینی بەشە پزیشکەکانی زانکۆکەمانن کە ئێستا ئەمڕۆ بێ بەرامبەر پشکنین بۆ میوانان و سەردانکەرانی فستیڤالەکەشەکەن و هاوکاتیش لەگەڵ چەند کۆمپانیایەکی پزیشکی کە وەکو وتمە بەسمان تەنها پیشاندانی توانا و پرۆفیشناڵی کادرەکانە کە ئەم زانکۆیە پێگەێنێت بۆ بازاڕی کار کە کۆمپانیەکان بیناسن و بیان بینن تا هەلی کاریان بۆ بڕەخسێن ئەوەی کە هەیە لێرە و لەوێ بە دەر لە چالاکی زانستە پزیشکیەکان کە لێرە هەیە کۆمەڵێک چالاکی تریش کە هاوڵاتیانی تریش هاتوونەتە نێو مەدانی چالاکیەکانەوە مە بە خۆشحاڵیەوە بۆچی ویستان ئەوان بەشدار بن لە چالاکی بەڵێ گوتم ئێمە بە ئەرکی خۆمان زانیوە کە پشتیوانی ئەو لایەنانە بکەین کە لەناو کۆمەلگایانە بزنسێک دەست پێ بکەن چەندین کۆمپانیای بچووکن کە سەرەتای کاریانە لە مەجای ئیشی دەستا بڕاندی بەرهەمێنانی چەند شتێکن ئێستا ناکرێناوی کۆمپانیەکان یەک بەیەک بێنم کە بەشداریان کردووە ئێمە وەکو دەستگیرۆی یەک بەشداری مەبن لەگەڵ چەند کۆمەڵێک وەکو ڕێستۆرانت و ئەوانی کە کاری دروستکردنی خواردنەکەن ئەوانش بێ بەرامبەر شوێنیان بۆ تایبەت کراوە و شوێن تایبەتیان بۆ ئامادە کراوە بەشدار بوون لە پێشانگاکە ئەوەی کە هەیە خوێندکاران تا چەندە بە گەڕوتینێکی زۆر باشەوە خۆیان ئامادە کرد بۆ تەواوی ئەم فستیڤالە لەبەرەوەی تواناکانی خۆیان زیاتر دەرەخەن و ئەو کۆمپانیانەش و کۆی پێشتر ئاماژەت پێکرد لینکێکی باش دروستەکەن لەگەڵیانە بۆ دۆزینەوەی بازاڕی کار لە داهاتووە ئەمە تا چەندە فراهەمکردنی تەواوی زانکۆکانی تریش ئەبێت بۆ ئەوەی کە چیتر ئەم توانای ئەم خوێندکارانە لە ڕێگەی ئەم چالاکیان و زیاتر بکرێت بێگومان خوێندکار یعنی گڕوتینێکی زۆریان تایە نەوەیەکی
ینی هەوڵەدەن گەرمن ئەتوانن ئیش زیاتر بکەن ئەمە تەنها پێویستیان بە پیشاندانی توانەکانیان هەیە پێویستیان بە دەستگیرۆیەگەیە پێویستیان بە پشتیوانیەگەیە کێمەش وەکوتم ئەمان بە ئەرکی خۆمانزانی و سومانە لەم ڕێگەوە بتوانین خوێنکاران تەنها ینی جگەلەوەی کە وەکو یادگاریەکی خۆش لە ژیانی خوێنکاری خۆیانە ئەمێنێتەوە ئەم جۆرە چالاکیانە هاندانێکی تەواویشە بۆ کارکردنیان ینی ئەچێتە ژیانێکی واقعیەوە ئێستا تا میوان و سەردانکەری ئەم فیزیڤالەن دێرە پشکنی خوێنیان بۆ کرێ لەوێ مەسەلەن ئەم خوێنکارانی بەش یاسا ڕۆڵی پارێزەرە بینن ڕۆڵی دادوەرە بینن ڕۆڵی لێکۆڵەرە بینن یا بەشەکانی ترکە بەشی زانستیەکان بە چەندین چالاکی بەشداریان کردو ئەمانە ینی هاندێکی باشە بۆ کاری زیاتر و کاری گەورەتری خوێنکاران و بۆ داهێنانێکی زیاتر ئەوشی کە هەیە خوێنکاران لە قۆناغی یەکەوە تا کۆتا قۆناغ بەشدارن لە چالاک بەڵێ سەرجەم قۆناغەکان بەشداریان کردووە هاوڵاتیانی خۆشەویست چۆن دەتوانن ساڵ دەست بەکار نەبوون مەبەستم یعنی سەرجەم قۆناغ بەڵێ پێمان بڵێ هاوڵاتیانی خۆشەویست چۆن ئەتوانن سوودمەند بن لە تاوی چالاکیەکان ئەتوانن بێن سەردان بکەن لە کاتژمێر چەند بۆ چەنەوە ئەم چالاکیانە بەردەوامی هەیە چەند ڕۆژ بەردەوامی ئەبێت چالاکیەکانمان ئێمە یەک ڕۆژە ئەمڕۆ کە ئێستا لە کاتژمێر دەوە دەست پێکات تا کاتژمێر چوارە سەرجەم چالاکیەکان و سەرجەم خزمەتگوزاریەکانمان بەردەوامە بێت تا کاتژمێر چوار بەشی وەکوتم ئەو پشکنین و خواردن و چالاکیەکانی تر تا ساعت 4 دەرگاشمان کراوەیە هەموو کەس بانگش کرا و ماڵی هەموو کەسێکاتوان بەشداری بکەن تەنها ئەمڕۆیە بەڵێ زۆر سپاس هیچ پەیامێکی تر با و من بیرم چوو بێت و ئاماژەی نا سپاس من لێرەوە پیرۆزبایی ئەوە لە خوێنکارەکانمان بکەم کە ئەمە ڕۆژێکە بە لادەوەریان نامێنێتەوە ڕۆژێکی سەرکەوتنیانە بێ و زۆر سپاسی بە ڕێزیشتانەکەین کە ئەرکتان کێشا و بەشداریتان کرد و زۆر پێزانین چکە هەمیشە کورسات پاڵپشتی خوێنکاران و داهێنەران و هەموو لایەنێک بۆ سوێتی کارێکی باش بۆم کۆمەلگای بکات و پێزانینەمە سپاسانەکەیت زۆر سپاس بۆ ئێوەش ئەرکی خۆمانە سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ دکتۆر علی فەرەج بەڕێزیان بەڕێوەبەری تۆماری زانکۆی جیان کۆمەڵێک زانیاری وردی لەسەر تاوی چالاکیەکانی نێو فیستیڤاڵی پاییزە لە زانکۆی جیان بۆ گواستینەوە و جا ئێستا پێم خۆشە بچمە لای بەشێک لەو خوێنکارە خۆشەویستانە و لامان کاسە ئەو کۆمپانیانەش کە لێرن با بزانین چۆن توانیوانە بە شێوازێکی زۆر باش لینکێکی دروست لە تەواوی چالاکیە زانستی پزیشکیەکانە دروست بکەن پێم خۆشە بچینە لای بەشداربووان ئەگەر هاوکارم لەگەڵم بێت و ئەبینین خوێنکارانی خۆشەویستیش هاتوون بۆ ئێرە و میوانانی ئازیزیش ڕاستە ئێستا کاتەکەی زووە بەڵام ڕەنگە پاشکەمێکی تر کۆمەڵێک میوانی تریش بانگشتی ئێرە بکرێت و لامان کاتە میوانانی دەریشەوە ئەتوانن بێن سەردانی نێوخودی چالاکیەکانی فیستیڤاڵی پاییزە بکەن لە زانکۆی جیان لەبەرەوەی تاوەکو کاتژمێر چوار ئەم فیستیڤاڵە بەردەوامی هەیە پێم خۆشە بچمە لای بەشێک لە چالاکیە زانستی پزیشکیەکان ئەگەر ئەم خوێنکارە خۆشەویستانە قسەمان بۆ بکەن لە کێوە دەست پێ بکەین بابینە لای بەڕێزیان سڵاوتان لەبێت تۆم کاتتان باش بێت زۆر سپاس بەڕێز ئێوە چالاکیەکەتان چی لە خۆ ئەگرێت ئەمان شتان چی بوو لە بەشداری کردتە خوێندکاری میدیکال لابراتۆری ئەنالیسیس ئەمڕۆ بەشداری لە فیستیڤاڵی زانکۆ کە کۆمەڵێک تێستەکەین لێرە بۆ تەندروستی هاوڵاتیان زۆر گرنگە یەکێک لەو فەحسانەی کە ئەیکەین وەکو CBC-ە کە لای خۆمان زۆر ناسراوە فەحسی خوێنی پێوترێ و فەحسی ڤایرۆساتەکانەکرێ فەحسی پشکنینی دانمانەکەین لێرە و کۆمەڵێک فەحسی ترە هیوادارین خەڵک سوودی لێ بینێت و زۆربەی کەسیش ئەم فەحسانە لە دەرەوە بۆ خۆی مانگانە دووبارەی کاتە چووکە کۆمەڵێک فەحسی زۆر گرنگن لەم خاتونە خۆشەویستەش سلااو لێ بێتەوەم کاتت باش بێت جەنابێت پێمان بڵێ خوێنکاران تا چەندە گرنگە لەم چالاکی زانستی پزیشکیانەیە بەشدار بن وەڵام زۆر گرنگە بۆ هەموو خوێندکارێکە لە ئەو بەشەی خۆیان بەشداری ئەم فیستیڤاڵانە بکات هەم بۆ بەرەو پێشچوونی زانکۆکەی و بەشەکەی خۆی و بۆ خۆشی هەم دروستکردنی لینکێکیش لەگەڵ تەواوی خوێنکاران بەڵێ ڕاستە خۆش مانتونە بن با بچینە سپاس بۆ ئێوەی خۆشەویست بچینە لای کۆمەڵێک بەشداربووی دیکە کە بە چالاکیە جۆرا و جۆرە زانستی پزیشکیەکان و چەندین چالاکی تریش کە وەک میوانەکەم ئاماژەی پێکرد لێرە بازارێکی هەلێکی زۆر باش هەلی کار دۆزراوەتەوە بۆ سەرجەم خوێنکاران تا بتوانن زیاتر ئەو بواری کە خۆیانی تیا دۆزنەوە زیاتر بەرەمەند بن سڵاوتان لێ بێتەوەم کاتتان باش بێت پێمان بڵێن
چالاکیەکەتان چی لە خۆگرە سڵاو اهلا وسهلا. باشە. یەکێکتان ئەگەر فەرمۆ بێتە لای من پێمان بڵێ ئەم چالاکیەتان چییە؟ چالاکیەکە بۆ یاری مێشکایە چۆنڵی توانای چالاکی کەسەکە بۆ مێشکەکەی باشتر بێ تەرکیزی زیاتر بێ بێسر بێت چکە ئەم یاریانە بەعام زیاتر بۆ جوڵاندنی مێشک و زیاتر بۆ ئەوەی کە زیاتر کەسەکە بتوانێت مێشکی بجوڵێنێ وایە کۆمەڵی یاری هەیە پرسیارە یاری هەیە ڕەنگە یاری هەیە بە وێنەیە بۆی توانای میمۆری کەسەکە بزانێت چەند ڕسمی بیرەمێنێتەوە ئەم ڕێنەی ئێرەش ڕەنەکەم بڵاوکرێنەوە توانێت ڕێخستنی ئەو ڕەنانەیە لە ماوەی کاتێکی دیاری کراوە. خۆش بێ سپاس بۆ بەشداریکردنتان بەڵێ لەگەڵمانە بەردەوام بن من بیرم چوو یەکێک لەو کۆشکانەی کە لێرە بەشدارن پێمان خۆشە لە نزیکەوە پەیامێکیان وەربگرین سڵاوتان لێبێتەوە کاتتان باش بێت کەمتانەتوان قسەمان بۆ بکەن سڵاو لێوێ پێمان بڵێ لە چالاکی زانستی فستیڤاڵی پاییزە لە زانکۆی جیان چالاکیەکەتان چییە چۆن بۆ ئەمڕۆ بەشدار بوون لەم چالاکیە باشە وەکو میوانێ قسەم بۆ بکە چالاکیەکە چۆنە بین چالاکیان لەخوا بەزیابێ زۆر جوانن لە ئاسی زانستێکی زۆر باشن شتەکان زۆر سەرکوتن زۆر باشن بەدڵ من بەڕێز دووک و میوانێک پێشنیارە چێ بۆ خوێنکاران کە زیاتر بەردەوام بن لەسەر ئەم چالاکیانە وڵا هیوادارم لە ڕووی ئاسی زانستیەوە خۆیان زیاتر پێ بگەێنن چکە بەڕاستی ئەبێ فریای ئەولەمە بکەون فریای زانستی نوێ بکەون کە بتوانن لەگەڵ ئەوانە بتوان دەربچن دەستان خۆش بێ هاوڕێیان کەمتان قسەمان بۆکەن سڵاو لێبێت پێمان بڵێ چالاکیەکەی ئێوە چییە؟ وڵای چالاکیەکەی ئێمە لەسەر جەستی ئەنەتۆمی بابەتی ئەنەتۆمیە زیاتر دڵ و گورچی لەو ئەم شتانەیە هاوڵاتیانی خۆشەویست چۆن ئەتوانن سوودمەند بن لە ڕێگەی چالاکیەکانی بەڕێستانەوە وڵایەتر زانکۆی گیان ئەم فستیڤاڵی کردێتەوە و یعنی لە زۆر بوارە هەنیشتی داناوەتر پێ خۆشحاڵە بین ئەگەر سەردانمان بکەنە خۆکە سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ بەشداریکردنت پێمان خۆشە بچینە لای بەشێکی تر کە پێشتر ئاماژەمان پێکرد زۆرێک لە کۆمپانیەکان لێرە بەشدارن پێمان خۆشە لە زاری خۆیانەوە زیاتر ئەو لینکە باس بکەن لەگەڵ خوێنکارانی خۆشەویستە سڵاو خاتون لە ئێوەش بێزار سپاسانەکەمانە پێمان بڵێ بەڕێستان وەکو کۆمپانیەک بەشداریتان کردووە لە بوارەکەی خۆتانە لە ڕووی زانستی پزیشکی و تا چەندە حەستان کرد لینکێکی باش لەگەڵ خوێنکارانی زانکۆیە دروست بکەن ئەمە هەم بۆ توانای خوێنکاران هەم بۆ دۆزنەوەی بازاری کاریش گرنگە لەم ڕوانگەی و قسەمان بۆ سەبەت ئێمە وەکو کۆمپانیای سۆبەرلایف بۆ موادی کیمیایی و پێداویستی تاقیگەیی بەشداریمان کردو ئەمڕۆ ئەکید لینکێکی باش دروست ئەبێ لە نێوان شەریکاتەکانی فرۆشتنەوە هەروە خوێندکارەکانیش ئاشنابوونیان زیاتر بەش بابەتەکان ئەمەی کە لێرە دانراوە بۆمان باسکەی نمونەیەکی نێو چالاکیەکە زۆر باشە ئێستا ئێمە ئەو ئەجیزاتانەمان هەیە کە لە تاقیگەکانە زارورن ئەم تاقیگە کیمیایەکان هەم پزیشکیش ئێستا بۆ نەماواتی کیمیاییمان هەیە کە بۆ ڕیسێرت و زۆر بابەتی تر بەکارێت لە زانکۆکانەوەتە پەیوەندیەکی ڕاستەوخۆیان هەیە بەیەکەوە و هەروە شوشەواتیشمانەیە بە هەمان شێوە کە خۆمان وەکیلی شەریکاتین و شتی کوالیتی باش بۆی خوێندکاران پێی ئاشنا بن. تا چەندە لە ڕووی زانستی پزیشکیەوە تازەگەریتانێناوە لە بواری تاقیگەکانە تا بتوانن زیاتر خوێنکاران ئەزمموی زیاتری ژوەرگرن لەم نێوەندە کیتۆک و تازەگەریشتی زۆر باشمان هێناوە کە خۆتان ئەزانن هەم ئەجیزەکان ساڵ بۆ ساڵشتی پێشکەوتوتر دێت و ئێمەش هەڵمانیاوە کە ئەوە بینین کە کوالیتەکەی لە هەمووی باشتر و زۆر زۆر هەموو خوێندکاران توان ئیسفادەی لێ بکەن. دەستەکانە خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونت پێمان خۆشە بچینە لای چەند بەشداربوویەکی دیکەش لە نێو خودی چالاکیەکانی فستیڤاڵی پاییزە لە زانکۆی جیان ئەگەر هاوکارم لەگەڵم بێت پێمان خۆشە بچینە لای کۆمەڵێک بەشداربووی دیکە ئەوەی جێگەی ئاماژەیە خوێنکاران کە لێرە بەشدارن خوێنکارانی خۆشەویست لە قۆناغی 2 3 4 ئەو قۆناغانی کە لە نێو زانکۆی جیانایە بە سەرجەم بەشەکانەوە لێرە توانیویانە بە شێوازێکی زۆر باش بە ئاسێکی زۆر باش بە توانایەکی زۆر باش توانە و لێهاتوەکانی خۆیان زیاتر نیشان بدەن ئەم خوێنکارە خۆشەویستانە لێرن سڵاوتان لێبێتەوە کاتتان باش
پێمان بڵێ هەر لە ڕەنگە پەمەیەکەوە دەست پێ بکەین ئەمە سەبینەرانی خۆشەویست تەماشای بەرنامەکە بکەن پەیامێک لەلایەن ڕوون ئەبێت پێم خۆشە زیاتر لە زاری خۆتەوە دەست پێ بکەیت بۆچی ئەم پەیامە جوانەتان هەڵبژارد و لەم چالاکیە بەشداریتان سەرتا بەخێر بن ئەمڕۆ کوێم هەمومان نەزانین ڕۆژی جیهانی شەرپەنجەی مەمکە ئەمە بە هاوکاری فری دکتۆر و تەلەبەکانی زانکۆی جیهان لێرە هۆشیاری دەربارەی نەخۆشیەکانی شەرپەنجەی مەمک ئەین بە هاوڵاتیان بە خاتونێکی تری ژۆر گرین چالاکیەکە چۆن ئەبینی لە نێو زانکۆیە کە هەم خوێنکاران ئەزمموی زانستی پزیشکی زیاتر لە یەکەوە وەرەگرن و لە هەمان کاتا زیاتر توانەکانی خۆیان دەرەخن ئەمە بابەتێکی زۆر گرنگە چونکە بەشێک لە کەسەکان خوێندکارن کەوانیش بابەتێکی زۆری پزیشکیان لەلایەوەکو زانیاری زۆربەی میوانەکانیش ئەم زانیاریانە و شتێکی نوێ وەرئەگرن و هەماهنگێکی گەورەیە لە پێناو بڵاوکردنەوەی هۆشیاری بۆ توشنەبوون بە بابەتی شەرپەنجەی مەمک خۆش بێ ئەوەی کە هەیە کۆمپانیاکان بەشداریان کردووە لە نێو چالاکیەکانە تا چەندە لەگەڵ خوێنکارانە ئەتوانن لە داهاتووە خوێنکاران بچنە بازاری کارەوە لە دەرەوەی زانکۆ هەلی کاری زیاتر بۆ خۆیان بڕەخسن بێگومان ئەمە دەرفەتێکی زۆر باشە هەم بۆ زانکۆکە هەم بۆ خوێنکاران هەم بۆ ڕێکخراوەکەش دەرفەتێکی زۆر باشە چالاکی لەم جۆرە دەتوانێت زیاتر بمان ناسێنێ بە دەرەوەی زانکۆش بە بەڵێ بێگومان زۆر باشە بێ ئیشەڵە ئێمە هەوڵین لە ڕێگەی ئەم فستیڤالە بچووکانەوە بە خەڵکی خۆمان ئاشنا بکەین زانیاریەکان ئاشنا بکەین بۆی خەڵکیش زیاتر ئاشنا بن بەم جۆرە نەخۆشیە بێگومان لە داهاتووتە ئیشەڵا دەرفەتی کار ئەبێ ئامادەبوونتان دەستان خۆش بن ئەمە پەیامێکی زۆر زۆر جوانە سوپاس بۆ دیارەکەشتان بە ئومیدین ئەم جۆرە چالاکیانە زیاتر گرنگی پێبزرێ و ئەوەی جێگی دڵخۆشیە خوێنکارانی خۆشەویست لەم ڕۆژە تایبەتەیە ئەم پەیامە جوانە ئەگەێنن بە سەرجەم هاوڵاتیان و ئەو ئامادە بوو میوانانی کە لێرن بۆ ئەوەی تا لە نزیکەوە زیاتر ڕۆژە جیهانیەکان ئاشنای ببن و زیاتر ئاگاشیان لە تەندروستی خۆیان بێ پێمان خۆشە بچینە لای بەشداربوویەکی دیکە سلااوتان لێبێت تۆم کاتتان بەخێر بێن سەرچاوە سەلامەت بی پێمان بڵێ چالاکیەکەتان چیە سەرچاو دکتۆر ئەحمەد بەرزنجیم لێرەوەکو ئەندامێکی ڕێکخراوی فری دکتۆرز لە شاری کەرکووک و هاتوین ئەمڕۆ لێرە سەلامەت بی دێنتەڵ چێکەپەکەین فەحسی ددانەکەین بەبێ بەرامبەر بۆ هەموو خەڵکەکان بە شێوەیەکی عام پێیان ئەڵێن دانەکانیان چی پێویستە هەم لەلایەنی جوانکاری و هەم لەلایەنی تەندروستیەوە بۆ ئەوەی دانی خۆیان پارێزگارێکی زیاتری لێ بکەن لە هەمان کاتە فلۆراید ئەپلیکیشنمان هێناوە بۆ ئەو منداڵانەی کە دانیان کلۆر نەبووە ئێمە ئەتوانین ئەو دەرمانیان بۆ دابرین کە تاکو دانیان بپارێزێ لە کلۆر بوون کە سوودێکی زۆری بێ بۆ منداڵانە ئەوەی کە لێرە هەیە ئەمە تەواوی ئەو چارەسەرە پزیشکیانەیە کە بۆ دەمودان زیاتر حاڵاتیانەتوان سوودی لێ بەڵێ ئێمە لێرە ئەو شتانە کە پێویستە وەکو فەحس لێرە بێ هەموویمان دابین کردو بە شێکی خۆڕایی لەلایەن ڕێکخراوی فری دکتۆرزەوە کە ئێمەش هاوکاری بین لەم ئیڤنتەی ئەمڕۆیە ئێمەش ئەوەی پێمان بکرێ بیکەین بۆ خەڵکی شاری سلێمانی دەستەکانتان خۆش بێ کەسێکی ترتان حەزەکە قسە بکات بابینە لایم خاتونە سلااو لێ بێت تۆم کاتت پێمان بڵێ چالاکیەکانی فستیڤاڵی پاییزە لە زانکۆی جیهان ئەگەر بێتە ئێرە سپاس چۆن ئەیبینی ئێمە وەکو فیلتیمی فری دکتۆر دو فستیڤالمان کردووە برێس کانسەر و دەنتەڵ سنتەر لێرە ئێمە وەکو بۆ بەشی دەنتەڵ سنتەر چەند کارێکەکان کە فەحسیان ئەکەن لێرەیە دکتۆرەکان و هەوڵیان چەند ئیشێکیان هەیە وەکو فلۆراید ئەپلیکیشن و ئەوانە و سەریانەکەن ئەگەر کلۆر و شتێکیانە بێ زانیاریان پێ ئەیان بەو شێوازە ئیتر هەر شتێکیان هەبێ دانیان پیانەڵەن کە ئەنجامی بن نمونەتان زۆر بێت لە تەواوی چالاکیە پزیشکیەکانە با بچینە لای بەشێکی تر لە بەشداربوانی نێو چالاکیەکان ماشەڵڵا چالاکیە زانستی پزیشکیەکان هێندە زۆرن و پێمان خۆشە تەواوی پەیامی خوێنکارانی خۆشەویست لەم نێوەندەیە وەربگرین سلااوتان لێبێت تۆم کاتتان باش زۆر بەخێر بێن بەخێر بێن سەرچاو سەرقاڵیش بوو پێم بڵێ سەرقاڵی چی بوو ئەوەڵا خەریکی ئامادەکردنی چالاکین طبعا تاکیج جۆرەکەین هەرێکە و شتێکمانەکەین ئێستا ئامادەکردنی من خۆم شخصیەن ئامادەکردنی دووکەڵی دەستکرد دەکەین بە کۆمەڵێک هینێکی ماوادی کیمیایی ئەم دووکەڵە دەستکردە سوودەکەی چییە؟ سوودەکەی سەرەتا بۆ هەر بۆ جۆینێکە بۆ شتێکی خۆشیە و دووهەمیشیان یعنی ئێمە لە کۆمەڵێک مادەی جیاواز یعنی شتێکی جیاواز دروستەکەین کە پێشتر ئەوە نەکراوە ئێمە دروستیەکەین ئاسان ئەگەر ئێستا بە بەرچاوی کامێرە بۆمان دووبارە بکەنەوە فەرموو بەدەم قسەکردنەوە گەر هاوڕێکەشت هاوکاریت بکە بۆی هەم قسەشت لەگەڵا بکەم پێم بڵێ
زیاتر ئەم چالاکیانە بۆ خوێندکارانی خۆشەویست کە فراهەم ئەکرێ تا چەند توانای زانستی پزیشکیان زیاتر بەرەو پێش بەرە. وڵا زۆر سوودی هەیە بەڕاستی ئۆگەر خۆشت لەگەڵ یا هەوڵ بیت و تەجروبەت باش بێ ئەوە زۆر یعنی ئامادەی ئەەکەی ئەم لەم چالاکە بە ئەمە ئێستا ئەوە مادەکەم تێک کردو دووکەڵەکە بەرزە بێتەوە. دەست خۆش چالاکیەکانی ترتان چی وڵای ئەوان تریان هینە بڵات فێکین بڵەدە و ئەمەش مادەکەی شتێکی جیاوازەکە ئێمە لێرە بە چەند تێستێک بەشداری تابان هەموو قوتابیەکان دروستکردنی مۆمە پرۆسی دروستکردنی مۆم بە کریستاڵکردنی گوڵە دوای ئەوە دروستکردنی سمۆکینگە دوای ئەوەش لاڤالامپە واتە ئێمە چۆن لە ڕۆن لەگەڵ لە ڕنگ شتێکی جوان پێشکەشکین بە چیمیکال فەنیەکان و ئەوانەی کە ئارزی کیمیان هەیە اینجاوەکم دوای ئەوە دروستکردنی خەڵوس یان شێوە تەپەدۆرێکی ڕق کە چۆن دروست یەکەین لە شەکر ئەمانە ئەوە نمونونەکەی بۆ بەرچاو ڕۆنی بینەرانی خۆشەویست ئاماژەی پێ بکەین بە ئەم خاتونە تاوی کاقسەکان پێم بڵێ لەو چالاکی هاوڕەکەت باسی کرد تاوی کە بۆمان چالاکیەکە زیاترشی لەخۆ چالاکی دووسپەیستەکە نەبوو نەی خەڵوزەکە بوو ئێمە هەستاین بە دروستکردنی خەڵوزێک لەگەڵ بە تێکەڵکردنی شەکر لەگەڵ ترشی گۆگردی کە پێی دەوترێت ئێست و ئێزۆفۆر ئەو ستایلمان بۆ دەرەچێت بەش چالاکی گوڵەکە کامە بۆی ئاماژەتان پێ کاتە بە بچینە لای ئەم خوێندکارە خۆشەویستە کە باسی یەکێکی تر لەو چالاکیانەی تر لەو چالاکیانەی کرد کە زیاتر تایبەتە بە بوارەکەی خۆیان سڵاوتان لەبێتەوە کاتە چالاکێکتان هەیە دروستکردنی گوڵە لەو بابەتە نەوەڵا لا بەڵام تێستا کە ئەم تێسە ڕێکشنی بینی سۆدە و سرکەیە لێرە ئەم بەڵبانەمان بۆ دروستە بێ ڕێکشنەکە لەوا دروستە بێ کاتێک ڕەنگەکەیتی ئەگەی لە ژێرەوە ئەیە لە ژێرەوە ئاات و بەرزە بێتەوە چونکە زەیتەکە لەگەڵ ئاوەکەیە زەیتەکە ئەو ڕەنگەیتی ئەگەی ئەڕاتە ژێرەوە لە ژێرەکەیەوە بەرزە بێتەوە دەست خۆش سوودی ئەم چالاکی ئێوە کە لێرەیە زیاتر گرنگیتان پیاوە سوودەکەی ئەمە ڕێکشنی بینی سۆدە و سرکەکەمان بۆ کاتەوە کە گازی CO2 دروستە بێ ئەم بەڵبانە دروستەکە زیاتر سوودەکەی بەڕژی عفونکە زیاتر سوودەکەی بۆ ئەو مناڵانی کە شەوانە ناتوانم بخۆنیان ترسێکی ئەوان هەیە ئەتوانی ئەمە لەژێر لایەتێکە و پێشانی بدەیت و سێری بکە هەتا خەویشی ئارامی لێ بکێت شەوانە بە پەیامی ئەم سێ خوێندکارەش وەرگرین سڵاوتان لێبێت سڵاو لە تۆش بەخێر بنیان خۆ سەرچا بەخێر بڵێ چالاکی زانستیەکەی ئێوە چییە؟ بەڵێ ئێمە ئێمڕۆ با بڵێن واکتینمان دروست کردووە کانجڵ مۆم توانیمانە لە ڕێگای واکسەوە مۆم دروست بکەین و پێشکەشیکەین بۆ ئێوە مۆمەکە بە سروشتی دروستکراویان چۆن؟ مۆمەکە لە ڕێگای واکسەوە دروستمان کردووە و توانومانەتەوە با بڵێن ئەمە ئەیتوێنینەوە دوای ڕنگمان هەیە دەتوانین بەدڵی خۆمان ڕەنگەکەی بۆمان دروست بێ بە سەرچاو با بڵێن ئەمە کەڵەرەکەی تێیەکەین و لە ڕێگای سپاتچولایەکەوە یا با بڵێن کەوچکێکەوە شەیکینگی ئەەکەین ئەو شەیپانە دروستەکەین بەڵێ بزەڵت زۆر بە کورتی پێم بڵێ بابینە لایم هاوڕێمان گرنگی ئەم چالاکیانە چۆن نەبینی گرنگێکی باشی هەیە بۆ ئەو خوێندکارانە کە ئەیانێ ئاشنای بەشەکان بن بە تاڵەتی بە گشتی بە هیوای باشتر بەرم قاتونەماوە بە ئەمی شۆرگرین پێم بڵێ چالاکی زانکۆ بۆ دەرخستنی توانای خوێندکاران تا چەندێ گرنگە بەڕای من ئەمە گرنگترین شتە بۆی بزانین خوێندکارەکانی جامعەکە تا چەندێک تاڵنتیان هەیە تا چەندێک بەهرەیان هەیە لە بوارەکەی خۆیانە و ئێستا بۆ نمونە من گوڵی سروشتیم هێناوە کردومە بە کریستاڵ ئەلێرە زۆر سپاس خۆش بیێنن خۆش بێ ماندوو نەبن خۆشەویستانی ئێمە
ئەمە بەشێکی ئەو چالاکیانە بوو کە ئەمڕۆ لە نێو فستیڤاڵی پاییزە لە زانکۆی گیان بۆ ئێوەی عزیز و خۆشەویستم گواستەوە. چالاکیەکان زۆرن بەڵام ئێمە توانیمان لەم بەشەی پرۆگرام ئەم بەشەتان بۆ بگوازینەوە لەم ڕۆماڵە تایبەتەیە، بەڵام تا کاتژمێر 4 تەواوی چالاکیەکان بەردەوامی هەیە. هاوڵاتیانی خۆشەویستیش ئەتوانن سەردان بکەن کە بەس چالاکیەکە یەک ڕۆژ ئەخایەنێ تا کاتژمێر 4 و ئەتوانن سوودمن بن لە تەواوی ئەو چالاکیە پزیشکیانش کە ئەتوانن بێن تەواوی پشکنینەکانی خۆیان بکەن و سوودمن بن لێ. ئەمە تاوی زانیاریەکانی تەواوی چالاکیەکانی زانکۆی گیان بوو کە بۆ ئەوی خۆشەویستم گواستەوە.